زیاتر لە 200,000 خانەوادەی کرێنشین لە هەرێمی کوردستان بوونی هەیە و تا ئێستا نەتوانراوە بە شێوەیەکی بەرچاو ئەو ڕێژەی لە هەرێمی کوردستان کەم بکرێتەوە. سکرتێری گشتی کۆمەڵی کرێنشینانی کوردستان دەڵێت حکومەت تەواوی هەرێم و بەتایبەت سلێمانی کردوتە قوربانی و ئامادە نییە 28 ملیار دینار بۆ سلێمانی و 250 ملیار دیناری دیکە بۆی پارێزگاکانی هەرێم دابین بکات و بەشێک لە گرفتی کرێنشینان کە چاوەڕوانی کۆتایی هاتنی یەکە نیشتەجێبووەکانن کۆتایی پێبهێنێت. سنجاری فەرمە پڕکردوێتەوانێ و بە هیچەوە. بۆچی ناتوانای سوود لەو شۆقانە وەرگری گرانە؟ بەرێمە ناکەوێ بەر بۆ خەڵکانی دەوڵەمەنگە هەتا دوو کرێکی خۆی نووسێ دە دەوڵەمە خۆی نووسێ ئەوە بەرێمە ناکەوێ و ئەم هەمووی بۆ بە واسطە واستەکانی هەستاکانەوانێ ئیش دەکەین هیچی کرێکاری وشت دەکەین. نەوەڵا نەوەڵا سەنەبووی بۆ خاوەن زەوی. 3,060 یەکەی نیشتەجێبوون لە کەڵوانان و سیتە پۆزڕگوێست لەلایەن وەبەرهێنەرەکانەوە جێهێڵراون و داواکارن حکومەت شایستە داراییەکانیان بۆ خەرج بکات تا ئەوەی بەشێک لە کرێنشینان سوود لەو یەکانە وەربگرن و بە قستی درێژخایەن ڕادستی هاوڵاتیانی بکرێت. دوو پرۆژەی زەخم دوو پرۆژە هەیە کە یەکیشان 1500 یەکەیە 28 ملیاری پێویستە و یەکیشان 1560 یەکەیە 50 ملیاری پێویستە واتە لە کۆی 3000 و قسۆر یەکەی نیشتەجێبوون لە سلێمانی کە ڕادستی هاوڵاتیان بکرێ تقریبا 60 ملیار بۆ 65 ملیاری پێویستە یعنی 65 ملیار بۆ حکومەت هیچ نییە ئەگەر بێوێت ئەم یەکانە بچێت دووبارە جێبەجێبوونەوە. بەپێی زانیاریەکانی پەیام ملیۆنێک و 32,000 ئاوارە لە هەرێمی کوردستان هەیە تەنها لە شاری هەولێر 682,000 یەکەی نیشتەجێبوون لەلایەن ئاوارە عەرەبەکانەوە کراون و کراون بە ناوی خۆیانەوە. بەڵام بەشێک لەو عەرەبانە هاوڵاتیانی کوردی شاری هەولێریان وەک کرێنشین و لە شوقە و ماڵەکانیان نیشتەجێ کردووە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.